سوپاس و پێزانینی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە خەڵکی خەباتگێڕی کوردستان بۆ بەسەرکەوتنگەیاندی مانگرتنی گشتی. مانگرتنی گشتی سەرکەوتوانە بەڕێوەچوو، خەبات درێژەی هەیە. خەڵکی خەباتکار و خۆراگری کوردستان، ئێوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە ئیرادەی پتەوتان شەقامەکانتان کردە گۆڕەپانی ناڕەزایەتی خۆتان دژ بە کۆماری ئیسلامی و ئەمڕۆژ 28 خەرمانان مانگرتنێکی گشتیتان بە سەرکەوتوویی بەڕێوە برد. لەم ڕێگەیەوە سوپاسگوزاری یەک بە یەکی ئێوەی ئازیزین بۆ وەڵامدانەوەی یەکپارچە و یەکگرتوانەتان بەم مانگرتنە گشتیە. دەستی یەک بە یەکی ئێوەی هاوخەباتانمان بە گەرمی ئەگوشین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە هەموو هێزەوە و بە بەڕێوەبردنی خۆپیشاندان و میتینگی سەرشەقام و بەستینکردنە قەڵغان لە بەرامبەر فیشەکی دوژمندا بێزاری و نەفرەتی خۆتان لە تاوانی کوشتنی مەحسا ئەمینی ڕاگەیاند و بە شێوەیەکی شکۆدار و پڕ لە شانازی هێزی جەماوەری ستەملێکراوانتان نیشاندا. لەم ڕۆژانەدا زایەڵەی خۆراگری و گیانفیدایی ئێوە سنوورەکانی بڕیوە و سەرنجی هەموو جیهانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئێوە خەڵکی کوردستان لەم خەبات و خۆراگریە شکۆدارەدا تەنها نەمانەوە. لەم چەند ڕۆژەدا لە تاران و چەندین شاری گەورەی تر شایەتی پشتیوانی بوێرانەی خەڵکی ئێران لە کوردستانی شۆڕژگێر بووین. هەڵبەتە ئەم پشتگیریە بە هەڵکەوت نییە. کاتێک کە ئازارەکان هاوبەشن بێگومان هاوارەکانیش هاوبەش دەبن. هەروەتر بینیمان کە چۆن بەشێک لە کۆمەڵگەی ئازادی خواست لە ئاستی جیهاندا هاتە دەنگ و لە دژی ڕژیمی ئیسلامی هەڵوێستی گرت و پشتیوانی خۆی لە خەباتی ئێوە ڕاگەیاند. لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا ئێمە گەلێک دەستکەوتمان بەدەستهێناوە و هێزی خەباتی یەکگرتوانی خۆمان جارێکی تر ئەزمون کرد. بەمەشەوە ئێمە هێشتاکەش لە ڕەوتی گەیشتن بە سەرکەوتنی کۆتاییدا ڕێگەیەکی دوور و درێژتر و دژوارمان لە پێشە کە دەبێت بە هەزری سیاسی و بە هەمان ئیرادە و گیانی خەباتکارانەوە خۆمان بۆ پێوانی ئامادە بکەین. لەم ڕێگەیەدا گەلێک تاکتیکی جیاوازی خەباتکارانەمان لەبەردەستدایە. مانگرتنی گشتی وەک یەکێک لەم تاکتیکانە کاریگەربوونی خۆی لە بەرامبەر ڕژیمی تاوانکاری ئیسلامیدا نیشان داوە. ئێوە خەڵکی کوردستان بەگرتنە پێشی ئەم تاکتیکە خەباتکارانەیە گەلێک جار پاشەکشەتان بە کۆماری ئیسلامی کردووە و هێزە سەرکوتگەرەکانی لە ئاس ئیرادەی یەکگرتووی ئێوە بە چۆکدا هاتوون. ئەمڕۆ بۆ جارێکی تر نمونەیەکی شکۆداری ترتان لە گرتنەبەری ئەم تاکتیکە ئەزمون کرد. بەم کارەی خۆتان نیشانتاندا کە مانگرتنی گشتی هاوکات لەگەڵ ئەوەدا کە ئەکتێکی سیاسی ڕاستەوخۆیە لە دژی کۆماری ئیسلامی، هێزی سەرکوتگەری ڕژیمیش لە گۆڕەپانی خەباتدا زەمینگیرەکات و توانا و ئیمکانەکانی مانۆردان و توندوتیژی نواندنی سنووردارەکاتەوە و هەروەها دەرفەتی پەیوەستبوونی جەماوەرێکی بەرینتر بە ڕێزی خەبات و خۆراگری دەرەخسێنێ. ئێوە بەگرتنەبەری وشیارانەی ئەم شێوازە لە خەبات ناڕەزایەتی خۆتان لە ئاستی ملیۆنیدا و بە کەمترین تێچوو و بە دابینکردنی پێداویستیەکانی بردە پێش. ئێوە بەگرتنەبەری وشیارانەی تاکتیکی مانگرتنی گشتی هاوکات جەماوەریترین و بەردەستترین تاکتیکەکانتان لە هەلومەرجی ئێستادا هەڵبژارد تاکو و هێزی بەرینی ئێوە دەربخات بەبێ ئەوەی کە دوژمن دەرفەتی هەبێت هیچ زیانێکی پێبگەێنێت. ئەم تاکتیکە خەباتکارانەیە ناڕەزایەتی ئێوەی لە دۆخێکی خۆرەسک پەرش و بڵاو و بێڕێبەری هێنایە دەرەوە و کردی بە جوڵانەوەیەکی یەکگرست و ئامانجدار و خاوەنی ڕێبەری و خەڵکی بەرەو خواستی دیاریکرا و شیاوی وەدەست هاتن ئاراستە کرد و هێزی بەرامبرکەی دوژمنی سنووردار کردەوە. لەلایەکی تریشەوە ئێوە بەگرتنەبەری شێوازی خەباتکارانەی گونجاو لەگەڵ هەلومەرجی هەنووکەدا توانای کردەوە نواندنتان لە دوژمن ئەستاند تاکو نەتوانێ پێشوەختە ناڕەزایەتیەکان بەرەو توندوتیژی ببات، مەرجەکانی ڕوبەڕووبوونەوە لە گۆڕەپانی خەباتدا دیاری بکات و ئامانجی ناڕەزایەتیەکان بەلاڕێدا بێت. شێوازێک کە بەردەوام ڕژیمی ئیسلامی دەیگرێتە پێش و لە ڕێگەی مۆرە ڕاهێنراوەکانی خۆیەوە خەڵک بەرەو ڕوبەڕووبوونەوەی ناوەخت و پێشوەختە پەلکێش بکات تاکو ئاسانتر ناڕەزایەتیەکان سەرکوت بکات، چالاکان و ڕێبەرانی ناڕەزایەتیەکان دەستنیشان و دەستگیر بکات و بەردەوامبوونی خەبات تووشی گرفت و کۆس بکات. هەنووکە گرنگی ئەم خەباتە
لە بەردەوامبوونیدایە. هەر بەم هۆیەوە ئەرکی ئێمە ئەوەیە کە هەوڵ بدەین چ لە کوردستان و چ لە سەرتاسەری ئێراندا ئەم خەباتە بەهێزێکی زیاترەوە درێژە پێ بدەین و خۆمان کات شوێن و شێوازەکانی هەرجوڵانەوەیەکمان دیاری بکەین نەک دوژمن. بەگرتنەبەری تاکتیکی خەباتکارانەی گونجاو لەگەڵ هەلومەرجەکەدا دەبێت دەستکەوتە بەدەست هاتووەکانی ئەم چەند ڕۆژە بپارێزین و بیانکەین بە هەوێنی بەرەو پێشچوونی قۆناغەکانی دواتر. گومانێک لەوەدا نییە کە خەبات چ لە شێوەی ناڕەزایەتی لە شوێنی کار و ژیان، چ لە قوتابخانە و زانکۆکان، چ لە سەر شەقام و چ لە فۆرمی مانگرتنی گشتیدا درێژە دەکێشێت. کۆمەڵا بە مێژوویەکی پڕ لە ئەزمموی بەنرخ کە لە ڕێی خەباتی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستاندا بەدەستی هێناوە هەوڵەدات کە لەمە و بەدواش لەگەڵ ئێوە خەڵکی خەباتکاری کوردستان ڕێگەی گەیشتن بە سەرکەوتن بە کەمترین بەها و بە زۆرترین دەستکەوتەوە و لە کەمترین کاتدا بپێوێ. جارێکی تریش پیرۆزبایی لە ئێوەی خەڵکی کوردستان دەکەین بۆ بەسەرکەوتن گەیاندنی مانگرتنی گشتی بۆ ڕوبەڕووکردنەوەی ڕژیمی ئیسلامی لەگەڵ ئاڵنگاری گەورەدا و زەمینگیرکردنی هێزە سەرکوتگەرەکانی. هاوکات سپاسی خەڵکی ئازادی خوازی سەرجەم ئێران دەکەین بۆ پشتگیری بێدوودڵی و بوێرانەیان لە خەڵکی کوردستان و هەوڵ بۆ پەیوەنددانەوەی خەبات لە سەرجەم ئێراندا. هەروەها دەستی سەرجەم ئەو چالاکانەی لە شوێنەکانی خۆیان بە ئیرادە و خۆراگری بێوێنەیان لە ئاراستەکردن و ڕێبەرایەتیکردنی ئەم مانگرتنەدا ڕۆڵی شیاویان نوان بە گەرمی دەگوشین. چاوەڕوانی ئەوە دەکرێت کە لە ڕۆژەکانی داهاتووشدا هەر بەم شێوەیە ڕۆڵی گرنگی خۆیان لە بەڕێوەبردن و ڕێبەریکردنی ئەم خەباتەدا بگێڕن. بژی خەباتی خەڵکی کوردستان پتە بێت یەکچێتی خەباتکارانەی خەڵکی کوردستان لەگەڵ باقی شوێنەکانی تری ئێراندا. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 28 خەرمانانی 1401 هەتاوی